ئەو برایە هاتۆتە بێرمینگهام لای مامۆستایەکە ڕوقی بەسەر خوێندووە کاکێکیان بە ڕوقێت تێک چۆ بە نیو سەعات تێک چۆ جنی تێدا بووە. ئەو مامۆستایە خوا هیدایەتی من و مامۆستایش بدات ئەبا زیاتری لەسەر خوێندە بابایە حەولی دەبەرم دیارە قسمەتی ئەوە بووە. ئەڵێ مامۆستا لە ناخە پێم وەڵێ خۆت بکوژە مامۆستا عەسەبی مەکە چۆ تۆ بەلاوی ابتیلایەکە خوا بە شەهید قەبوڵیان کە هەمویان چکە من ئاگان لە خوا نییە ئێستا ئەو بڕەوای کردووە ئەو ئاگای لە خۆنی ئەو نییە. براینە ئەوە چۆ بێتە مەککە مزگەوتی قەتەڕێکەتان دیوە لە مەککە بینیوتانە حاجی محەممەد ئێستا مزگەوتی قەتەڕی کراوەتەوە. ئێستا من دوێنێ پێ لێوێ بوو کە لەوێ بووم کوڕێکی کورد هات منی بینی باوەشی لەسەر کوردستان هات دڵخۆش بوو ئەوانە مزگەوتەکە فول بوو حەوشەکەشی زۆر گەورێ ئەو حەوشەش هەمووی فول بوو. ئێمە ناو حەوشەکە نەژمانە کرد سێ چوار کەس لە تەک من ئەو لەوێ نوێژە کرد ئیمام تەراویح کرد لە ناو تەراویحە ئەو کوڕە گرتی جنی تێدا لەبەر تۆزە لە من نزیک بوو و باوەشی پێشتر لە مندا بوو گرتی گوێت لێ کە گرتی چ گرتنێک واللهی چەندین ساڵ ناوڕوقێمە یەکەم جارێک گەم لەو دەنگە واللهی دەنگێکی کرد کامە سەماعی گەورە هەیە ئەوەی سەوت گەورەکان ئەو دەنگەی لێ نایەتە دەرێ هەو لە تشکێکی بەقووت کە گوتی وا هەرچی ئەو حەوشە هەیە هەر هەمووی واللهی هەندێک ژن هەبووە لە ناو ئافرەتان لە ژوورێ بووە وتی دەنگێکی گەورە لە لایەوە هاتە ژوورە و دەنگە چی دەنگی وامان گوێ لێ نەبوو. ئەو دەیتر سەلاممان دایەوە دەیتم لە من نزیوتگا کە دووری خەنەوە بیبەنە ولا دووری خەنەوە چاکە دووری خەنەوە دووریان خستەوە یەک دوونێژمان کەم لە دوورەوە تەماشام نەکەم و ڕە لەم نەکەم چ بەخست ئەوان لێ کرد هات بڵاوێکی پێ بوو بڵاوێکی پێ بوو هات ئەوە لەناو عالەمەوەشە خەڵک نەڕۆیوە بۆ من هات و یەک بڵاوی تێگرتم بڵاوێکی لێدام ئیتر هجومی کردە سەرما طبیعەتی چنی شوایە گەر لی بترسی زانی ئەترسێ خەڵات دیدی بە کەس ناگیرێ ئەبێ بۆی بڕۆ ئەمەش بۆی ڕۆیشتم و خوا زەفەریدا ئیتر کەوتە ژێر دەستما و کەتە ژێرمە و خۆم دایەستەدیە و لە بن دوێچکێ دەستمە چەند ئاەتی خوێندن کرد و عالەمیش وەکو مەشهەدێکی سینەمای ئەوە تەماشەمانەکە بەتەنینەوە 16-20 کەسم لەگەڵدا بۆی کە لەگەڵ هاتوونەتە عومرە گوێت لێ برا ئەوجە دەنگمدا گوتم لێی گەڕێم و تو دوای اتفاقێکە کەی ئەگەر ناوەڵە ناو خەڵکەکەم بە عیبرەت ئێستا ئەوەندە بەدا لە من قاس دەم ئەوەندە بە دەرسی کوت دەکەم جا حیای خۆتمە بە لێ گەڕێ وەڵا ڕاست بەریدا بۆ ئینسانی جارە و تەبیعی جارە و نۆرمال بێەوە و تەماشی کرد ئەو خەرباڵغە چییەوە بۆ بەسەری کەوتوینە بۆ لە بژێرە منە گوێت لێ برا دوایە پێیان گوت بوو ئەگریای بوو چۆن من بێ ڕێزی بکردو چۆن هەجوی مامۆستام کردووە هاتۆ ڕۆژی پاشتر مامۆستا خوا بم بوورە ئەمن ئەوم بێ تۆ کردووە ئاگای لە خۆ نییە ئەو گەنجش کە ئێستا لە سلێمانی وای کردووە وا بووە کاگیە ماڵ و منداڵی قەت معام کردووە وا بووە کاکە گیان ئەو شتە هەیە گوێ مەدەنە سۆسیال مدیا ئێستا لەناو ئەو مۆبیلە ئێستا لایبی پێکراوەتەوە ئەو شۆ دوێنێ شەوێ ئێستا کابرا وێنەی بۆ ناردوومە دوێنێ شەوێ یەکێک لەو شارانە گوتی مامۆستا دەرگەت قەپاتە پەنجەرە قەپات دا ماڵەکەی خۆم پاڵ کەوتومە ئەوەندە هەڵسام سەگێکی ڕەش لەسەر سینگمایە ئەیوت فەلان ماری ئەدا منیش دیفاعم کرد ئەو دەستە دیفاع کردو ئەوە قرچکی لە دەستەوە هەمی بریندار کردووە ئەڵێ منش گوتم الله ئەکبەر گوتی پشتی تێم کرد و ڕای کرد بوو بە هەوا لە دەرکە چۆ دەرێ گوتم وێنەی دەستی خۆتم بۆ بنێرە ئێستا کە خلاص وێنەی دەستەکە تا پێ پیشەرزان چی لە دەستی کردووە ئەو هەوایی کە لە دەرگە و پەنجەرە چۆ دەرەوە بزانە چی لە دەستی کردووە گوێت لێ برا کابرایەکی معتەزیلی باوەڕ بەو شتانە نییە زۆری شتانەی ناستم کابرا زۆر شتانەی ناست دوای پێترم کابراش گوێت لێ برا بڕۆ بزان دەستی چی لێ هاتووە ئەو دوێنێ شەو وان لێکرد کاکە ئەمە هەیە برایە بۆیە داواکارم خوا ئەو عائیلە بە شەهید قەبوڵ بکات یا ڕەبی خوا ئەوە بگرێ کە ئەو سحرەیان لەو گەنجە کرد خوا ئەوە بگرێ خوا ماڵی ئەوە کاولکە کە بۆ قەت ساحێبی ئەو هەموو قەتلا فلێرە تۆپەکە کەوێتە ساحەی ئەوان دژە تیرۆرێک ڕای کردبوو لە لەندەن بوو گوتی 1300 ساحر لای دژە تیرۆر ڕجستەوی یەک بێک ناوی باڵ و باپیر و ئەدرەس و عنوانی بۆ نایانگرن لەوێ ماڵ و منداڵی ئێمەتان هەمووی شێت کرد هەمووی بەجن ئیبادە کرد دوایە ڕێنەوە خەتای ئیسلامی تۆ درەوە خەتای ئێمەیە يريدون ليطفئوا نور الله بأفواههم يعني بو بروباغندا نور اسلام بكجن والله متم نوره
ولو كره الكافرون ولو كره المشركون كافر بي خوش به مشرك بي خوش بياننا خوا گرنگی بەنورەکەیەوە ئەی گەێنێ تۆ پێت وایە بەو پڕۆپاگەندەی کە دژی ئێمایە دژی هەر مامۆستایەکی تر ئەیکەن ئێمە سار دەبینەوە حتى ماوەی القورآن والسنة ئەڵێ بۆیە ئەڵێ الحمد لله ئەوە عائیدە بەڕێزەکەی هاتووە سەر شاشە ئەڵێ کوڕەکەمان تووشی نەخۆشی دەرونی بوو بەڵێ کوڕەکەشتان شەهیدە بە ئیزنی ئەڵڵاه چونکە ئاگەی لە خۆ نییە من